پارکا بناوه آیل آف وایت لبرا و باشوری انگلستانه وکو مکایه بو زانستن کو گرنگی دیدن رگزن دیناسوران لیمیوان دهن حتی و پارکا دیرین ببینن. دیناسورن وک رۆبۆت هاتین چێکرن بالا خەلکی دکشینن. لێ خودێ پارکت خواست ئەو دیناسۆر پتر وەک ڕاستی بە و ڕیاکسیونێ بدە دەمە میوان لەبەر دمەشن. دێ چاوان مەزیدەتر دایناسۆر هەبن بە چه ئاوایی ئەم دکارین وان چالاکتر بکەین دێ چ ڕێوان بەرجستە بکەین ها ئەوە پارچەکە ژوێ تەکنۆلۆژیا یاکو دایناسۆر و هاف پێش خستنە و بلڤن. ئەندازیارێکی کۆمپانیا IBM چارەسەریەک پەیدا کرد وی کۆمپیوتەرە بچووک یا رازبێری پای و پلاتفۆرمە واتسن ئینترنێت ئۆف تینگز یا IBM بەکارانی و ژیانەکە نو بدە گمگموکن ڕۆبۆت. دینازور تیرکس لور دبینن. جکارگه که هات کو پروگرام کری بو. هر دم به همان رنگان دلوی. لیدم ما پروگرام رازبری پای اخسناف ده هم دکارین برنامه تز بکیم. حتی واسه رۆبۆت بکاره چور لوینن دیم بکه. ویک سر خوراکیو دایم بکه و پشت خو بلوینه. نک بس او هند تکنولوژیا نو کشو هوای جدی گوره. تشتنکو پیوندی به سردم دیناسور هبو. کارمت نها هول ددن ریا ببینن پتر بالا خلکی بکشینن. دەمە گونجاییدا ئەم هەوڵ دەدەین و تەماشەوان پتر گەل ڕابهێن و هەست بکەن و گرێ و شکەستن و چەماندن هەنە ئەم پێشخستنێ داینە کادێ چاوان وان بەدەست بخەین و گەهین ئاستێک باشتر یا لڤین و بزاوان. بچێکردنەوە دیناسۆرên رابطên هوسا پارک هێوی دکە ڕێ بگرن لە نێوبرنا دیناسۆرە di cîhanê de.